بەڵە بەڕەزان بۆ گفتوگۆ سەبارەت بە ئەنفلۆنزای کۆڕۆنا و مەترسیەکانی ئەم ڤایرۆسە و ڕێوشوێنەکانی خۆپاراستن لە توشبوون بەو نەخۆشیە لە شاری سێمانیەوە میوانداری بەڕێز دکتۆر هاوکار خەلیل پزیشکی پایە بڵندمان کردووە. دکتۆر هاوکار سپاس بۆ دەرفەتەی بەئێمەتدا. ئەمەوێت سەرەتا پێمان بڵێ شوناسی ئەنفلۆنزایە چییە لە ڕووی علمی پزیشکیەوە، ڤایرۆسی کۆڕۆنا چییە و چۆن و کەی سەری هەڵداوە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە. تەبعاً ئەم ڤایرۆسەی کە ئێستا بڵاو بووەتەوە و مەترسی بڵاوبوونەوەیەکی جیهانی لێ دەکرێت کە وەک دەوترێت لە سەرەتا لە وڵاتی چینەوە تەشەنەی کردووە. ڤایرۆسەکە سەر بە خێزانێکی ڤایرۆسیە کە پێی دەوترێت کۆڕۆنا ڤایرۆس. ئەم ڤایرۆسە بڵێن ئەم خێزانە چەندین ڤایرۆسی تێدایە، ئەوە نییە بڵێ تەنها ئەو کۆڕۆنا ڤایرۆسەیە کە ئێستا بڵاو بووەتەوە و مەترسی ئەوەی لێ دەکرێت گرفتی گەورە لە جیهاندا دروست بکە. هەر لە ڤایرۆسێکی بڵێن ئاسایی وەک ئەو ڤایرۆسەی کە تووشی پەتاو هەڵامەتمان دەکا تاوەکو ڤایرۆسەکانی دیکە کە گرفتی گەورەی تەندروستیمان بۆ دروست دەکا، ئەوانیش چەند ڤایرۆسێک بوون پێشووتر بڵاو بوونەتەوە و دۆزراونەتەوە ناسراون ڤایرۆسەکانی SARS لەگەڵ MERS کە بە مێرس لەگەڵ سارز ناسراون. ئەمانە پێشووتر یەکێ لەو ڤایرۆسانە سەر بەو خێزانەیە بڵێن لە سعودیە بڵاو بووە لە ساڵی 2001 خەڵکانێکی زۆری توش کرد و هەندێک کەسیش بەهۆیەوە گیانیان لەدەستدا. ئەم ڤایرۆسێش کە ئێستا مەترسی بڵاوبوونەوەی دەکرێت سەر بە هەمان خێزانە کۆڕۆنا ڤایرۆس، بەڵام ئەم ساڵ کە تازە دۆزراوەتەوە لە چین سەری هەڵداوە، چەند وڵاتێکی دیکەیشی گرتووەتەوە، ناوێکی لێ بۆ دانراوە پێی دەوترێت 2019 NCOV بە ناونیشانی بڵێن نۆڤڵ کۆڕۆنا ڤایرۆسی 2019. دکتۆر ئەگەر پێمان بڵێیت نیشانەکانی توشبوون بەم ئەنفلۆنز ببوورە بەم ڤایرۆسە چییە و چۆن کەسێک نیشانە سەرەتایەکانی کە لێی دیاریدا بەخۆی بزانێت و سەردانی نەخۆشخانەکان بکات؟ بەڵێ خۆی نیشانەکانی ئەم ڤایرۆسە بە هەمان شێوە لەبەر ئەوەی ڤایرۆسی کۆندامی هەناسەی پێدەوترێ کۆڕۆنا ڤایرۆس خێزانەکەیان بەگشتی تووشی کۆندامی هەناسە دەبن، نیشانەکانی کۆندامی هەناسە دروست دەکەن. واتە ئەتوانین بڵێن نیشانەکانی ئەم ڤایرۆسە تازەیە بە هەمان شێوەی نیشانەکانی هەڵامەتی ئاسایی یاخود پەتای ئەنفلۆنزای وەرزیە، وەک لودگیران ئەو بەلوداهاتن کۆکە و تا ئەوەی باز دەکرێت لەو نەخۆشانەی کە لە وڵاتی چین و وڵاتانی دیکە تۆمار کراون بە بەم ڤایرۆسە تازە، کۆکەیەکی تونند و هەروەها تایەکەیشی تونترە وەک لە تای پەتای ئاسایی. بە شێوەیەکی گشتی هەر هەمان نیشانەکانی هەڵامەت و پەتای ئاسایی هەیە، بەڵام ئەگونجێ تاکەی تونتر بێ. هەروەها مشکلەی ئەم ڤایرۆسە ئەوەیە دەچێتە خوارەوە تووشی هەوکردنی سیەکانمان دەکا. هەوکردنی سیەکان دواتر دەبێتە هەناسە توندیەکی زۆر و زۆرینەی ئەو نەخۆشانەی کە بەهۆی ئەم ڤایرۆسەوە گیانیان لەدەستداوە لە راپۆرتە پزیشکەکاندا هاتووەکە بەهۆی هەوکردنی سیەکان و هەناسە توندی هەندێک جاریش ڤایرۆسەکە وا دەکات گورچیلەکان بوەستن، بۆیە ئەو چەند حاڵەتەی کە بە مردن تۆمارکراون بەم هۆکارانە بووە. دکتۆر چۆن دەگوازرێتەوە ئەگەر ڕێکاری گواستنەوەی ئەم ڤایرۆسەمان پێ بڵێ و مەترسیەکەی لە چه ئاسێکایە کاتێک کەسێک دەیگرێت؟ ئایا مەرحەلەی هەیە لە مەرحەلەی سەرەتایە مەترسیدارە یاخود هەرکە لە گرتی خۆی مەترسیەکانی دەرەکەوێت و چۆنێتی گواستنەوەکەیشمان پێ بڵێ؟ سواس دەکەم. بەڵێ خۆی لەبەر ئەوەی ڤایرۆسەکە تازە بڵاو بووەتەوە بڵێن زانیاریکی ئەوتۆ تا ئێستا لە جیهاندا نەدۆزراوەتەوە، لێکۆڵینەوەی لەسەر نەکراوە، بەڵام بە حکم لەسەر ئەوەی کە سەر بە خێزانی کۆڕۆنا ڤایرۆسە لە هەمان ئەو ڤایرۆسانی دیکەیە کە باسمان کرد مێرس و سارس، ئەم ڤایرۆسانە بڵێن گواستنەوەکەی هەر لە ڕێگەی هەناسەوەیە، واتە لە ڕێگەی هەناسەدان وەک چۆن کەسێک پەتای وەرزی بۆ ئەگوازرێتەوە، هەڵامەتی بۆ ئەگوازرێتەوە، گواستنەوەکەی هەر وەک پەتای وەرزی وەکو هەڵامەتی ئاساییە و ڕێگاکانی خۆپاراستنیش لەم ڤایرۆسە بە هەمان شێوە وەک ڕێگاکانی خۆپاراستنە لە پەتایەکی ئاسایی یاخود هەڵامەتێکی ئاسایی، هەر لە دەست شوشتنەوە بیگری تاوەکو پاک و خاوێنی وردەکاری و ئاگاداربوون لە ئامادەکردنی خواردن، لە چوونە دەرەوە، لە تێکەڵبوون بە قەرەباڵغیەکان و گرنگترین شت لە ئێستاە کە هاوڵاتی بیکا بۆ ئەوەی دوور بێ لەم نەخۆشیە بەڕاستی گرتنەبەری هەموو ڕێنمایە پزیشکەکانە سەبارەت بە خۆپاراستن لە توشبوون بە پەتا و هەروەها هەر کەسێک هەر نیشانێکی پەتای تێدا دەربکەوێت پێویستە دوور بخرێتەوە لە ئەندامانی دیکەی خێزانەکەی
یاخود لە شوێنی کارەکەی نەڕواتە سەردەوام مناڵە نەڕواتە قوتابخانە هەروەها لە نزیکترین دەرفەتدا سەردانی پزیشکێک بکات تاوەکو چاودێری بکرێ لە ئەگەری گومان لە توشبوون بەو ڤایرۆسە لە ڕووی زانستیەوە ئیشی بۆ بکرێ هەروەها ڕێگاکانی دیکەی خۆپاراستن بۆ نمونە وەک ئەوەی باز دەکرێت سەرەتا لە وڵاتی چین بەهۆی وێت مارکێتەوە بڵاو بۆتەوە وێت مارکێت واتە ئەو بازاڕانەی کە خواردنی ئاژەڵی زیندوو ماسی و هەروەها خواردنە دەریایەکانی تێدایە تا بکرێ ئێستا هاوڵاتیانی خۆشەویست خۆیان بپارێزن لە مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵان و گیانەوەرە دەریایەکان و ماسی و ئەوانی دیکە بەڵام ئەتوانرێ واتە مامەڵەشی لەگەڵ بکەی بە شێوازێک مامەڵەیان لەگەڵا بکرێ کە دوور بین واتە بە بەکارهێنانی جلوبەرگی تایبەتی دەستکێش هەروەها دوای مامەڵەکردنەکە ئەو جلوبەرگ و دەستکێشە بە تەواوی فڕێ بدرێ و مامەڵەی پێوە نەکرێ و ئەگەر خواردنێکیش بە تایبەتی لەم کاتەیە کە مەترسی ئەوە دەکرێت لە ڕێگەی گەشتیارەکانەوە بگوازرێتەوە بۆ کوردستان هەر خواردنێک کە بەکار دەهێنرێ بە تایبەتی خواردنە زیندووەکان بە باشی بکوڵێنرێ و هەروەها لە کاتی ئامادەکردنی خواردنەکە هیچ کۆنتاکتێک دروست نەبێت لەگەڵ خواردنەکە بەڵێ دکتۆر وەکو کۆتا پرسیارم مەترسی گواستنەوەی ئەم ڤایرۆسە بۆ هەرێمی کوردستان تا چەند لە ئەگەری دروستایە ئایا دەگوازرێتەوە بۆ هەرێمی کوردستان بە حکمیەوەی چین لە هەرێمی کوردستانەوە دوورە ڕێگاکانی گواستنەوەی ئاسان ئەم ڤایرۆسە خۆی نەک هەر بۆ هەرێمی کوردستان بۆ هەر وڵاتێکی دیکە بێ بەڵێ گواستنەوەی ئەگەری هەیە ناڵێن زۆر ئاسانەوە مەترسیدارەکە بڵێن ترسێ بخێنە دڵی هاوڵاتیان کەوا بیر بکەنەوە ئیتر سبەینە و دووسبەینە ڤایرۆسەکە دێتە کوردستان و کەسانێکی زۆر توش دەکا ئینشاءڵڵا هیوادارین ئەمە نەگاتە کوردستان و گرفت لە کوردستانە دروست نەکا بەڵام بەڵێ گواستنەوەی ڤایرۆسەکە ئاسانە و بڵاوبوونەوەیەکی خێرایە باز لەوە دەکەن راپۆرتەکان کە یەکێک هۆکاری گواستنەوەی ئەم ڤایرۆسە بۆ کەنەدا تەنها بەهۆی گەشتیارێکی چینیەوە بۆ کەنەدا کە بڵاوی کردوێتەوە ئێستا تقریباً باز لەوە دەکرێت نزیکەی 40 بۆ 50 کەس لە وڵاتی کەنەدا توش بوون تەنها لە ڕێگەی و گەشتیارەوە بۆی پێویستە حکومەتیش لای خۆیەوە ڕێوشوێنی توند بگرێتە بەر لە بەتایبەت لە فڕۆکەخانەکان لە شوێنە گەشتیاریەکان هەر کەسێکی بیانی کە داغڵ بە کوردستانە بێ پێویستە بە جۆرە مامەڵی لەگەڵدا بکرێ پشکنینی بۆ بکرێ یاخود لە ئەگەری هەبوونی نیشانەکانی پەتایە ڕێکاری توندی بەرامبەر بگیرێتە بەر بەڵە دکتۆر وەکو دەوترێت لە تازەترین لێدوانی وەزارەتی تەندروستی چین داهاتووە گوایە چارەسەری سەرەتاییان دۆزیوەتەوە لە کۆتایی تاقیکردنەوەی چارەسەرەکەیان لە وڵاتی چین تا چەند ئەم چارەسەرە مەسەلەن ئەتوانرێت دەست بخرێت لە وڵاتانی دیکە لە هەرێمی کوردستان بەڵێ لەم دوایانەدا چین راپۆرتەوەی بڵاو کردەوە کە گوایە چارەسەرێکی سەرەتایی بۆ کەیسەکان کردووە یاخود چارەسەرەکەی دۆزی بێتەوە هەرچەندە جارێ ڕوون نییە ئەم چارەسەرە چییە و ئایا چ دەرمانێکە لە چ ڕێگەیەکەوە ئەنجامەدرێ بەڵام هەرچی بێ لە ئێستا لە کاتی بڵاوبوونەوەی مەترسیێکی ئاوهادا بەم شێوەیە لە هەر جێگایەک چارەسەر بدۆزرێتەوە وەک چارەسەرەکانی دیکە دەگاتە وڵاتانی دیکە و بڵاو دەبێتەوە تەنانەت ئەگەر لە ڕێگەی معلوماتەکەشەوە بێ کە چارەسەرەکە چی و چی بەکاربێ ڕەنگە بە ئاسانی بگوازرێتەوە طبعا ئێمە لێرەکە پەتاوەرزیەکانی دیکە یاخود نەخۆشیە قورسەکانی دیکە وڵاتێکی وە کوردستانی خۆمان بە هەمان شێوە لە وڵاتانی دیکەەوە بۆمان هاتووە ئینشاءڵڵا ڤایرۆسەکە ناگاتە ئێرە بەڵام ئەگەر خوا نەکردا لێرەش کەسانێک توش ببن چارەسەر لە وڵاتێکی دیکە دۆزرابێتەوە هێنانی چارەسەر شتێکی بڵێن ناڕەحەت و مەحاڵ نییە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرا و کارخەلیل پزیشکی پایە بڵند لە شاری سێمانی و وەڵامی پرسیارەکانی ئێمەدا زۆر سپاس